سڵاتان لێوێ و ئەم کاتتان باش. ئەمڕۆ باسی گەشت و سەیرانەکەین کە هۆکاری سەرەکی دروستبوونی گەشت و سەیران بۆ پش و ئارامبوونەوەی دەروونە. بەڵام ئێمە کاتێک کاچین بۆ سەیران و دواتر دەگەڕێینەوە ئەوەندە ماندووین دەڵێن خۆزگە هەر ئەو سەیران و گەشتەمان هەر نەکردە. ئەمڕۆ باسی کۆمەڵێک هەڵە دەکەین کە لە کاتی گەشت و سەیراندا ئەنجامی ئەدەین و ئەم حاڵەتە لەسەر خۆماندا دەهێنین. زۆربەی کاتەکان کاچم بۆ گەشت دواتر پێویستم بێ هەفتەیە بۆ ئەوی گەماندوێتی ئەو گەشتە و ئەو ڕۆژەم قەرەبوو بکەمەوە. یەکێک لە هۆکارە گەورەکان ڕێگنەخستنی کاتە. بۆ چوونە گەشتەکانمان خاڵی لاوازی ئێمە لە کاتی بەڕێکەوتندا یەکێک پەلەیەتی چواری دیکە خاوەخاوێتی و دوا کەوتین و کاتێکیش دەگەینە شوێنەکەی کە دەمانەوێت شەو ڕۆژمان لێت تێکەڵە بێت و زۆرینەی کاتەکانمان بە جوڵە و چالاکی بەسەر دەبین و دەمانەوێت تا دواخولەک چێژ ببین و ئامادەنین بە باشی بخەین و ماندوێتی جەستەمان دەرکەین. بۆیە ئەم هیلاکیە زۆر لە جەستەمان کۆ دەبێتەوە و دوای چەند ڕۆژێک خۆ خۆراکمان لێ تاڵە بێ هەست بە شەکەتیەکەین و هەندێک جاریش ماندووبوون وامان لێ دەکات دان بەوەدا بنین کە بەڕاستی پەکمان کەوتەوە. یەکێکی دیکە لە خاڵەکان هەڵگرتنی جانتای قورس و کەلوپەلی زۆرە کێکێکە لە هەرە کارە خراپەکانی کاتی گەشتکردن. هەندێک کەس کاتێکە دەچن بۆ سەیران یاخود گەشتێکی چەند ڕۆژی هەرچی جلی کانتۆرەکە و کەلوپەلی ناو ماڵەکانیان هەیە خۆی ئەخەنەوە ئەیخەنە ناو چەند جانتایەکەوە ئەڵێ بەڕاستی ماڵبارەکەن. ئامانجی سەرەکی هەندێک کەس لە گەشتکردن و سەیراندا تەنها نان خواردنە. بڕێکی زۆر خواردن دەبن و ماوەیەکی زۆر هەر خەریکی سەرقاڵبوونن بە خواردن ئامادەکردنەوە. لەگەڵ ئەوەشدا زۆرخۆریەکان دەبێتەوە هۆی دروستبوونی ناهاوسەنگی جەستە و هەندێک جار تێکچوونی گەدەشیان. ئەم جۆرە کەسانە بیرکردنەوە تێڕوانینەکانیان بۆ گەشت و سەیران لە خواردندا کۆ کردوێتەوە. هەر خەمی ئەوەیانە کە چی بخۆن و کەی بخۆن و چۆن بخۆن و کەی کۆتایی پێبێ. لە کۆتایی گەشتەکەشدا بیریان دەکەوێتەوە کە زۆر ناخۆش بوو بۆی بڕیار دەدەن کە چیتر خواردنەوە نەخۆن بەڵام ئەم بڕیارەشیان بە دڵنیاییەوە دووبارە و سێباری دەکەنەوە. یەکێکی دیکە لە خاڵەکان هەڵبژاردننی کەسی نەگونجاوە بۆ گەشتەکەت. زۆر جار ئەو کەسانی کێکێک لەم سیفەتانیان تێدا زۆر ماندوو دەکەن و نایەڵن چێژ لە گەشتەکەت ببینی. بۆ دوای گەشتکردن هەست بە ئارامی دەروون دەکەیت. بۆیە ئامان لەگەڵ کەسی ڕەزیل ئەوانەی ڕاڕاو قەلەقن ئەو کەسانی کە هەموو خواردنێک ناخۆن ڕخنە لە زۆر بشتەکان دەگرن یان کەسانی ناسک و نازدار و ئەوانەی کەوا دەزانن دەبێت وەکو دایکیان نازیان بکێشرێت هەروەها کەسانی تەمەڵ و ئاڵوودەی مۆبایل مەکەن بە هاوسەفەرتان چونکە ئەوانەیە هێندە خەریکی خۆیان و هێندە خەریکی ئەوەن کە ئەو شتانە بەدەست بێنن کە خۆیان دەوێت ئاگیان لە گەشتەکان نامێنێت. زۆرینەمان بەرگەی کێشە بچووکەکان ناگرین و بە هەڵچوون و نائارامیەکانمان هۆکار دەبین بۆ ماندووکردنی و کەسانی کە لە گەشتەکانماندا هاوسەفەرمانن. زۆر جار ئامادەنین جیاوازیەکان یەکتر قبوڵ بکەین و هەمومان دەمانەوێت وەکو پادشایەک ئەمە بکەین و ئانی دیکەش گوێڕایاڵمان بن. لە کاتێکدا هەمووان هاتوین چێژ ببینین و کەسیش ئامادە نیە گوێڕایاڵی فەرمانەکانت بێت و پابەت بێت بە بۆچوونە تایبەتەکانتەوە. بۆ یەکتر قبوڵ بکەن و ئاگاتان لە دەرونی یەکتر بێت. بە هیوام لە ئێستا بەدواوە بۆ چوونە گەشت جلی جوان لەبەر بکەن بە دڵخۆشی و ئارامیەوە بگەڕێنەوە پشوو بدەن نەوەکو خۆتان ماندوو بکەن.